بە ناوی خوای گەورە و میهرەبان لە سوەنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی ئاینی و نیشتیمانی و پێویستی خەڵک بە کەسانی دڵسۆز و خزمەتکار و دەستپاک. من نەسرین غەفار حەمە ساڵح، کاندیدی ژمارە 2 لە بازنەی هەڵەبجەی شەهید، خۆم هەڵبژاردووە لەسەر لیستی 147 کۆمەڵی دادگەری. لەژێر دروشمی لە پێناوی ئێوە خزمەتەکان زیاتر دەکەین. دڵنیام هەموو کات خەڵکی پێویستی بە کەسانی خاوەن مێژووی پاک و خزمەتکار هەیە. هەم بە دوای وەها مرۆڤانێکدا دەگەڕێن متمانەی پێ بدەن. پەیاممان بۆ ئێوەی ئازیز ئەوەیە: ئامادەین بۆ خزمەتکردنتان. هەر کات متمانەی ئێوەی دەنگدەرمان بەدەستهێنا، بێئومێدتان ناکەین و دەبینە نوێنەری ڕاستەقینەتان. ئێمە هاتوین بۆ پاراستنی ئاینوی خەڵک و ژیانێکی باشتر، خزمەتی زیاتر بە پارێزگای هەڵەبجە و خەڵکە بەژمەینەتەکەی بکەین. ئێمە لە هەر شوێنێک بین بەردەوام چاودێر و خزمەت دەکەین. کاری ڕابردوو ئێستامان شاهیدی داهاتوومان دەبێت پشتیوان بەخوا.